بەیاننامەکە بە پێی بەڵاونامەی ژمارەیەکی ساڵی 2017 بەرێوەبەرایەتی گشتی هاتووچۆی هەرێمە داوا لەو هاوڵاتیانەکە ژمارەی ئۆتۆمبێلەکانیان فەحس مۆقتە ئی جنوب و خوارووی عراق و هەمان کات دانیشتووی هەرێمی کوردستان سەردانی بەرێوەبەرایەتیەکانیان بکەن ئەوانەی بە پێی شوێنی دانیشتن. بۆ نمونە کەسێک لە ڕەواندە دانیشەیان لە سۆران دانیشە دەتوانی سەردانی بەرێوەبەرایەتی هاتووچۆی سۆران بکە بەو شێوەی ئاماژە پێیەکە و بەسەبارەت بەو ئۆتۆمبێلانەی کە لە سنووری بەرێوەبەرایەتیەکەمان هەن تا ئێستا ئێمە ئامارێکی ورمان لەبەردەستدانە چونکە ئامار و ڕێخستنەکەمان بەردەوامە و درێژکرایەوە تا 20 چاری 2017 ئەم کارتە باوەڕ پێکراوە دەتوانێت هەمووشۆی پێ بکە بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان.